سڵاوتان لێبێت و بەرخۆزانتان باش خەڵکی خۆڕاگیری شارەکانی کوردستان و ئێران لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرواری پێنجشەممە 20 مانگی ڕێبەندان بۆ بەرنامەی ئەوڕۆمان میوانجەری بەڕێزان هاوڕێ هیوا سەلیمی هەڵسوڕاوی سیاسی و هاوڕێ کەریم ئەمانی ئەنجامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە دەبین بۆ هیوایە چاکۆتایی بەرنامەکە لەگەڵمان بمێنەوە. هاوڕێیان سڵاوتان لێبێت زۆر سپاسکە بەشدارن لەم بەرنامەیە. سڵاو لە ئێوەش هەروەها سڵاو لە کاک هیوای بەڕێز و سەرجەم بینەرانی عزیزی ئەم بەرنامەیە. منی سڵاو ڕێزمێ لە خزمەتێ و کاکەریم و تەواوی بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتە. زۆر سپاسکە بەشدارن بە هاوڕێکەریمەوە پرسیارەکان دەست پێەکەین. هاوڕێکەریم شۆڕشێکی بەرینی کۆمەڵایەتی لە کوردستان ماوەی 5 مانگە بەردەوامە و دەستی پێکردووە. ڕەنگدانەوە و جەنگدانەوەی چوارجێ خەباتی کۆمەڵە بەم شۆڕشەوە ئێوە چۆن دەبینن؟ ئەگەر ئیجازەم پێ بدەیت بە دەلیلەوەی کە ئەم بەرنامەیەوە بزانم تایبەتە بە نزیک بوونەوە لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە و هەر بەم بۆ نێشەوە تا ئێستا لە هەندێک لە وڵاتەکان لە دەروی وڵات و لە ناوەش هەڵسوڕاوانی کۆمەڵە خەریکی تەبلیغات و بەڕێوەبردنی کار و چالاکین بەم بۆنەیەوە ڕێز لەم ڕۆژە دەگرن. بۆیە منی بە پێویستی دەزانم بەر لە دەستپێی شەخسەکانم هەر لێرەوە یاد بکەمەوە لە سەرجەم و ئازادانەی کە لە ماوەی زیاتر لە 4 دێدا لە ڕیزەکانی خەباتی شۆڕژگەڕانەی کۆمەڵەدا گیانیان بەخت کردووە یان لە زیندان و سیاساڵەکانی کۆماری ئیسلامیدا ئەشکەنجە دراون، ئێعدام کراون و بەردەوام لەژێر ئەشکەنجە و ئازاردا بوون و یان ئەو کەسانەی کە هەر ئێستاش لە ژیاندا ماون بەڵام لەو چەند ساڵی ڕابردوودا بە درێژایی ئەو مێژووە لە خەباتی کۆمەڵە دووچاری خەسارەتی جسمی و ژیانی بوون و زۆرێکیان بریندار بوون، کەمەندان بوون لە هەر شوێکی ئەم دنیاە هەند سەر ڕێز و نەوازشدا بنوێنم و ڕێز و سڵاویان بۆ دەنێرم و هەروەها سڵاو دەنێرم بۆ بنەماڵەی سەربەرزی سەرجەم گیان بەخت کردوانی تەواوی زیاتر لەو 4 دێیە و هەروەها ئەم ئاخرانەش شۆڕشی ژیان ئازادی لە کوردستان و ئێران. ڕاستیەکەی کۆمەڵە ئەگەر باسی دەورنەخشی کۆمەڵە بە تایبەت لە ئەو 4 دێدا بکەین دیارە زۆر هەڵدەگرێت و لەم بەرنامەدا ناگونجێ، بەڵام من زۆر بە کورتی دەمەوێت وەکو مێژوویەک وەکوەوەی کە سەرەتای دەورنەخشی کۆمەڵە لەم بزوتنەوە شۆڕژگەڕانەی کە لە کوردستان بەردەوام بووە هەتا ئێستاش درێژەی هەیە بخەمە بەرچاو پێویستە بگەڕێمەوە حتا سەردەمی بەر لە ئینقلابی 57 ئەگەرچی ئینقلابی 57 یا شۆڕشی ساڵی 1357 کۆتایی هێنا بە تەمەنی 2500 ساڵەی دەسەڵاتی سەڵتەنەتی و پادشایی لە ئێران، بەڵام لانی کەم دوا دەسەڵات کە بریتی بوو لە دەسەڵاتی سەڵتەنەتی پەهلەوی و دەساڵی ئاخری تەمەنی یعنی دەیەی 40 بۆ 50 وەکو ڕژیمیشی ستەمکار و سەرەڕۆ وەک هەموو دیکتاتۆرەکانی دیکە ئەویش کۆمەڵێک لەگەڵ کۆمەڵێک قەیران لە ناو کۆمەلگای ئێران و دەرەوەی وڵاتیشدا بەرەڕوو بۆ لە ناو نێونەتەوەییدا ئەوەی کە لە ئێران بەرچاو دەکەوت گرانی و هەژاری، نەبوونی ئازادی بەیان و چاپەمەنی، پڕبوونی زیندانەکان لە ئینسانە شۆڕژێڕ و کۆمۆنیستەکان و زۆر شتی دیکە هەموو ئەوانە وای کردبوو کە پێشزەمینە و ئامادەکاریە گیالانی کەم بیرکردنەوە لە گۆڕینی ئەو وەزعیەتە لەلایەن کۆمەڵانی خەڵکەوە بێتە ئاراوە بە تایبەت دوای شۆڕشی سپی یا ئینقلابی سپیدی شانشایی کە لە ساڵی 1341 دا ئەنجامی داوە لەوێدا
شتێک بە ناوی تەقسیم ئەرازی کراوە لەو کاتە بەو لاوە ئیتر حاشێنشینی شارەکان زۆر بوون خەڵک لە جێوڕێژی ژیانی خۆیان لە دێهاتەکان پچڕان و هەتا دواتریش هەتا شۆڕشی 57 بەسەردادێت منزورم ئەوەیە کە شۆڕشی 57 لە بەرامبەر کۆمەڵێک نابەرابەری ستەم چەوسانەوە بێعەداڵەتی سەرڕۆیی زیندان ئەشکەنجە و ئێعدامدا ڕوویدا و خەڵک ئەو خەڵکەی کە ڕژانە خیابان و لە دژی دەسەڵاتی پاشایەتی هەستان بۆ لابردن و نەهێشتنی تەواوی ئەو ستەمانە بوو بەڵام زۆر بەداخەوە دروستە ڕژیمی شار و خار ڕژیمی شار لاچوو بەڵام ئەو شۆڕشە ئاکامەکەی بوو بە هاتنەسەرکاری ڕژیمێکی بە چەند قات لە ڕژیمی شا جینایەتکارتر سەرکوتگەرتر و کۆنەپەرستر بۆیە ئەگەر ئەو کات زیندانەکان پڕ بوون لە چالاکە کۆمۆنیستەکان و لە جریانی شۆڕشی 57دا دەرگای زیندانەکان شکێنران و هاتنە دەرەوە ئەگەر کرانەوەیەک بەڕووی ڕسانە و نەشریات و گۆڤار و جۆرێک ئازادی دەستە بەر بوو بەڵام زۆر زوو بە هاتنسەرکاری کۆماری ئیسلامی و جێگە و پێگە قایمکردنی خۆی هەموو ئەوانە شاید بە چەند قات زیاتر گەڕانەوە سەر شوێنی خۆیان یعنی دووبارە ڕژیمی کۆماری ئیسلامی ئەوەی کە ڕژیمی شابۆی نەکرابوو تەواوی نەکردبوو وەکو درێژەی ئەو پرۆسەیە ئەو بە شێوەیەکی زۆر شەدیدتر و سەرکوتگەرانەتر درێژەی پێدا ئەویش ئەوەڵین هەنگاوەکانی هێرشکردن بوو بۆ سەر ژنان هێرشکردن بوو بۆ سەر کۆمونیست و ئینسانە ئازادی خوازەکان و ئەوانەی سەر لە نوێگرتەوە لە زیندانی کردن ئەدامی کردن گۆڤارەکانی مەنع کرد ڕێکخراوە ئازادی خوازانەکانی تەواو لەبین برد و هەڵی بەشانەوەوە دەسەڵاتێکی چەند خاستەمگەرتری بەسەر کۆمەلگای ئێران داستپان بۆیە ئەوە بەو مانایە من دەڵێم ئەو شۆڕشە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی لانی کەم لە کوردستان و بەهۆی بوونی کۆمەڵە کە ئەگەرچی ئەو دەم تشکیلاتێکی ئاشکرانە بوو بەڵام چون 9 ساڵ بوو بەر لە شۆڕش تشکیلوە کەسەکانی هەسوڕاوانی ئەو ڕێکخراوەیە لە ناو خەڵکدا خۆشناو ببوون ناسرا بوون کاریگەریان بوو لەناو بە تایبەت کۆمەلگای کوردستان و بەشێکی زۆریش لە شارەکانی ئێران بە مەحزیەوەی کە شۆڕش دەکرێت کۆمەڵە وەکو ڕێکخراوێک دێت ساحەوە و دوای بەداخەوە گیانبەختکردنی هاوڕێ حەمەحسێنی کەریمی کۆمەڵە ئاشکرا دەبێت و کۆمەڵە لە کوردستان بە ئیبتیکاری خۆی بۆ بەدەست لانیکەم پارێزگاریکردن لەو دەستکەوتانی کە لە شۆڕشی 57دا بەدەست هاتبوو لە کوردستان لە درێژەی شۆڕشی 57دا لە کوردستان و شۆڕشەی هەروە گەرم ڕاگرت پارێزگاری لە دەستکەوتەکان گرت و کردووە خەڵکی هاندا بۆ ئەوەی کە لە بەرابەر کۆماری ئیسلامیدا تۆکدانەدەن و هەتا ئێستا لە توولی ئەو چواردەیەدا درێژەی بۆ خەباتر داوە خەڵکی لە بەرابەر کۆماری ئیسلامیدا شۆڕش جەرانە ڕاگرتووە هەموو سەرکوتگەریەکانی ڕژیمی بە جۆرێک لە جۆرەکان لە کوردستان تا ڕادەیەکی زۆر خۆنسا کردوێتەوە و درێژەی شۆڕشی ژیناش دەور و نەخشی کۆمەڵە ئەگەر ئاوە پێوەی گرێ بدەینەوە ڕۆڵی کۆمەڵە لە هەڵگیرسان و چەخماخەی شۆڕشی ژینا لەسەر گڵکۆی ژینا ئەمینی جوانەمەرگ لێدرا. بەڵێ زۆر سپاس هاوڕێکەریم دواتر دینەوە و زیاتر لەبارەی ئەوەی کە کۆمەڵە دوای چەند ساڵ خەباتی نهێنی ئاشکرا بوو لە بەخشی تشکیلاتی ئەلەنی کاری کرد با بڕینەوە لای هاوڕێک هیوا ببورن مەختەلیش بوون هاوڕێ هیوا تایبەتمەندی و خاڵە بەهێزەکانی شۆڕشی ژینا لەم قۆناغی ئێستادا چۆن پێناسە دەکەن و چ بکرێت بۆ هەرچێ بەهێزکردنیان هەرچێ جەماوەری تربوون و بە تۆری کولی شۆڕش ئێستا لە چ قۆناغێکە؟ لە ڕاستیدا 4 مانگی ڕابردوو 5 مانگی ڕابردوو نقطە عەتفێکی تاریخی بوو لە تاریخی مبارزاتی خەڵکی ئێران و بەتایبەت کوردستانیش هەروەک کاکەریم بە دروستی ئاماژەی پێکرد ئەوەی دوای شۆڕشی 57 ڕوویدا لە ڕاستیدا ئیستمراری ئەو شۆڕشە بوو کە لە ئێرانە هەبوو و لە کوردستانە ئەو ئینقلابە بەردەوامیدا بۆیە کە
منی ژەڵم شۆڕشی ژینە دقیقەن ئیدامە و ئستمراری ئەو شۆڕشە بەردەوام و ئاخێزە بەردەوامانەی بوو کە لە ئێرانە بوو چۆن لە بیرمان نەچێت کە بەڕاستی قیام خیزش شۆڕش یا هەر ناویکی بێ ئەمانە نەک پرۆژە بەڵکو پرۆسەن یعنی شۆڕشی ژینە ئەکرێ وەکو تەکاملی ئەو حرەکەتە اعترازیانەی کە بە هەموو مێژووی کۆماری ئیسلامی لە ئێرانە وجودی بووە ئەکرێ وەکو تەکاملی ئەو ڕەوتە باسی بکرێ چۆن بلەخرە هاوزار لەگەڵ لەدایکبوونی جمهوری ئیسلامی ئێرانە مەفهومێ بە ناوی مقاومەت بە ناوی اعتراز و بە ناوی شۆڕش لە ئێرانە هەمیشە بووە ئێستا ڕەنگە لە نەواحی جیاجیا لە شوێنە جیاجیەکانی ئێران بە درەجاتی جیاوازی هەبوو بێ بەڵام هەبووە شۆڕشی ژینە لە ڕاستیدا نقطە عەتف بوو لەم تاریخەیە بەڵام من ئەگەر بمەوێت زۆر بە کۆکراوەیی باز لە تایبەتمەندیەکانی ئەو شۆڕشە بکەم ڕەنگە بە خێرایی بکرێ ئاماژە بە سێ چوار خاڵ زۆر گرنگ بکرێ یەکیان مەسەلەی پێکهاتەی ئینسانی ناو ئەو بزوتنەوە یا ئەو شۆڕشە بێ کە ئەویش گەنجبوونیەتی یعنی جوانبوونی یعنی تۆ بە وردبوونەوە لە بیۆگرافی ژیانی ئەوانەی کە گیانیان بەخت کردووە تۆ بۆت مشەخەزە بێ کە سنی ئەمانە چەنە بووە معمولاً 17-18 ساڵ بۆ تا 30 ساڵ یعنی ئەم جوانبوونە ئەم گەنجبوونە هەرچەند لە ڕاپەڕینەکانی پێشووتریشدا بە نەوعی جوانان یا گەنجان لە پێشەوەی هەموو حرەکەتە اعترازیەکان بوون و بە نەوعی سەرقافڵە بوون بەڵام ئەم جارە بە شێوەیەکی زۆر بەرینتر و بەربڵاوتر گەنج بەشداریتیەکە ئەمە خۆی بەشداری گەنج تەنیا مەفهومێکی ڕوت و ئابستراکت نییە بەڵکو لە هەناوی خۆشە واتایە بە ناوی ڕادیکالیزمێکە موجودە مەسەڵەن ئێمە بۆ نمونە لە جنبشای ئیجتماعیە هەمیشە جنبشی دانیجووی یا جنبشی خوێندکاری وەکو ڕادیکاڵترین جنبشە ئیجتماعیەکان پێناسیەکەن ڕەنگە یەکێ لە دەلیلەکانی جوانبوونی ئەو جنبشە بین یعنی گەنجبوون خۆی خصلەتێکی ڕادیکاڵ و شۆڕژگێڕانیتیان مەوجودە ڕەنگە ئەمە ئەو تایبەتمەندیە لە تەمەنی ئەو ئینسانەوە بگەڕێتەوە مەسەن هەمیشە خۆمانە بیستینەڵێ ئەوانەی کە تەمەنیان لە سەرۆی پیرن معمولە مەحافزەکارن کۆنسێرواتن بەڵام ئەوانەی کە گەنجن بوێرترن شۆڕژگێرترن و ڕادیکاڵترن یعنی لەم شۆڕشەیە ئەوەیەکی لە تایبەتمەندیە گەورەکانی بوو کە بوو تایبەتمەندی دووهەم کە زۆر گرنگە مەسەلەی سەرتاسەری بوونەوەی ئەو شۆڕشە بوو پێشووتر ئێمە لە مەسەلەن بۆ نمونە جنبشی ئەوەی کە بە جنبشی سەوز ناسرا بوو زیاتر ئەوەی کە بوو قیام و خیزشی قشری متوسط یا چینی متوسطی جامعەی بەتایبەت شارە گەورەکان بوو و حتا داواکاریەکانیش لە ئاز داواکاریهایەکی ڕادیکاڵ و شۆڕژگێڕانە نەبوو و قەتیزمایەوە و نەیتوانی بێتە حاشیە ئێرانەوە بێتە مەناتقی بۆ نمونە ئێتنیکی وەکو بلوچستان وەکو کوردستان بەڵام ئەم جارە بە پێچەوانە تەواوی سنوورانی تێپەڕ کرد و ئیتفاقاً بۆ نمونە لە کوردستان و سەری هەڵدا کە ڕەنگە یەکێ لە دوودەستترین مناتق بێ لە ئێرانە و بە تەبعی ئەو دوای ئەو تاران و شارە گەورەکانی تریشات نەپشتی بۆیە ئەم خصلەتی سەرتاسەری بوون و بەربڵاوبوونەی خۆی یەکێ لە فاکتەرە هەرە گرنگەکانی ئەم بزوتنەوە بوو خاڵێکی تر مەسەلەی بەشداری گەرم و گوڕی ژنان و مەسەلەی جنسیەتی و مەسەلەی ژن و مەسەلەی بەرابەری ژن لە هەناوی ئەم بزوتنەوەیە بوو ئەوە ڕاستە کە ژنان بە ڕێژەیەکی زۆر بەشدار بوون لەو بزوتنەوە و بەنەو ڕابەری مەیدانی عەمەلی ئەو مبارزەیانەکە لە زۆر شوێنی کوردستان یا ئێرانە بەڵام لە هەناوی خودی بزوتنەوەکەشە یعنی هەڵگرتنی ئەو گوتارە ئەو دۆشمەی بە ناوی ژن ژیان ئازادی خۆی بەنەوع گوتارێکی عەداڵەت محور و لەسەر مەوزوعی یەکسانی ژن و پیاو بوو لەسەر مەسەلەی یەکسانی کە بەتایبەت لە کوردستانە و شعارە سەریاڵدا کە سابقەیەکی تاریخی هەیە کە مێژوویەکی هەیە لە مەسەلەی هەڵاواردنی سیستەمی جنسی لەسەر ژنانەوە مەسەلەی یەکسانی بینی ژن و پیاو بۆیە مەوزوعی ژنانیش خاڵێکی هەرە گرنگی ئەم باسەیە و خاڵێکی تریش
کە باسی بکرێن مەسلەی دروشمەکان و تێپەڕبوون لەو فەزای کە ساڵان ڕابردووە لە جامعەی ئێرانە دروستیان کردبووە. ئێمە هەمیشە گوزینەیە بە ناوی خراپ و خراپتریان نەخستە بەردەستمان، بۆیە کە تەواوی دروشمەکان وە گوتارەکانیش معمولەن چوارچێوەیەکی ڕەفۆرمیستی و ئیسلاح تەڵەبانەیان بوو و کەمتر خۆیان مثلەن تۆ شاعری مەسەبیتیایە بوو مثلەن یا حسێن میر حسێن یا مثلەن الله وەکبەر و ئەم شتانە، بەڵام تۆ بینی لە جونبشی ژینایە لە قیامی ژینا مطلقە بە هیچ شێوەیە شاعری مەسەبیتیان نەبووە و لە عینی حاڵە مەسلەی ڕفۆرمخوازی ئەوانە ئەسڵن لە حاشیەی کارابوو مطلقا مەطرح نەکراوە. کاتێکێکی لە دروشمە سەرەکیەکان یابێ بە ئوسولگەرا ئیسلاح تەڵەب ئوسولگەراتەوە بوو ماجەرا دقیقاً یعنی نمودی واقعی ئەو بزوتنەوەیە کە بزوتنەوەیەکی شۆڕژگێڕانە ڕادیکاڵ و لە هەوڵی پێچانەوەی کولیەتی جمهوری ئیسلامی بە هەموو باڵ و فێرقە و دەستەکانیەوە. و دوایین خاڵ کە ئەمێ و باسی بکەم مەسلەی بەردەوامبوون و ئیستمراری ئەو جنبشە بوو، یعنی بۆ ماوەی 4 مانگ 5 مانگ ئەو جنبشە لە دەستوری کاری خەڵکا بوو، هەرچەند ئێستا بە شێوەیەکی کاتی وەستانێکە یا ستۆپی هەیە، بەڵام تەبیعەتی هەموو جنبشای سیاسی و اجتماعی وایە، فەراز و فرودی هەیە، ڕکود و سعودی هەیە. بۆیە ئێستاش من مطمئنم لە داهاتووی زۆر نزیکە هەرچەند ئێستش جامعەیەکی بەنەوعی بشێوی پێوە دیارە ئەو ململانە و کێشمە لە بەتنی جامعەیە هەستی پێکرێ، بەڵام من پێم وایە ئەم دەورە بە شدەت و بە حدەتێکی زیاتر لەو 4-5 مانگە کە حزوری هەبووە حزوری گەرم و گورتریە بێ لە شەقامەکانی ئێران و کوردستانیش. بەڵێ هاوڕێ کەریم بینەوە لای ئێوە کۆمەڵە دوای 9 ساڵ خەباتی نەهێنی لە ساڵی 1357 خۆی ئاشکرا کرد و زۆر زوو توانی ببێتە هێزێکی جەماوەری و جێ متمانەی خەڵک. ئەمە چۆن ڕوویدا؟ ئەوەی کە کۆمەڵە چۆن دوای ئەلەنی بوونی زۆر زوو بوو بە هێزیشی جەماوەری، هۆکارەکەی ئەوە بوو کە کۆمەڵە هەر لە سەرەتای دروستبوونیەوە خۆی بە جەریانێک زانیوە کە بەشێک بووە لە دەرد و ئازارەکانی خەڵک، خۆی بە بەشێک لە بزوتنەوەیەکی واقعی و بەرهەقی کۆمەڵانی خەڵک زانیوە و پێی وابووەکە زەرورەتی دروستبوونی شێوە لێوەوە دێکە پێی وایە کە لەو کاتەدا لەو سەردەمەدا جەریانێک نییە کە ئەگەر ئاڵوگۆڕێک دروست ببێت بتوانێت نوێنەرایەتی بەشێکی زۆری ویست و داخوازیەکانی کۆمەڵانی خەڵک لە ئێران و لە کوردستانیش بکات. بۆ یەکە هەر لە دروشم و لە بەرنامە و لە عملکردیشدا لە پراتیکیشدا کۆمەڵە جەریانێک بوو کە هەرکە ئەلەنی بووە لە جریانی بە تایبەت شۆڕشی 57 و ڕووخانی شاو ئەو هاڵ و هەوا تاڕادەیەک ئازادێکە لە کوردستان دروست دەبێت مەجالیەوەی پەیدا کرد کە بتوانێت ئەو شتانەی کە لە پێناویدا خۆی شکڵ پێدا بوو دروست ببوو و بە تایبەت مەجموعەیەک دەستکەوت بەرچاو لە کوردستان بەدەست هاتبوو بە پاراستنی ئەو دەستکەوتانە کە پێی وابوو هەموو ئەوانە دەستکەوتی ئەو خەباتن و ئەو خەباتەیە لە ڕەوتی خۆیدا بەدەستی هێناون و مەجموعەیەک لەو ویست و داواکاریانن کە لە ناوەرۆک و ماهیەتی خودی کۆمەڵەشدا وەک جەریانێک خۆی دەتیتەوە ئەوانەی نوێنەرایەتی کرد زۆر زوو ئەوانەی خواستەوە وەکو تەشکیلاتی یا جەریانێکی بەرپەرست هەر لە سەرەتای ڕووخانی شا بۆ پێشگرتن لە کۆمەڵێک ناهەنجاری بشێوی بۆ ئەوەی کە دەستکەوتەکان بەلارەدا نەبرێت سات و سەودایان لەسەر نەکرێت ئەو زۆر بەرپرسانە وەکو تەشکیلاتێک هەوڵیدا کە دەست بکا بە ڕێکخستن لە ناو خەڵکدا خەڵکی لە دەستکەوتەکان ئاگا کردەوە هەر لە بنکە و شۆڕاکانی شار و کۆمەڵێک حرەکەتە پێویست ناکە کە ئینسان هەموویان مرور بکاتەوە بە خاتری کەمی کات. بەڵام مەنزوورم وەیە کە کۆمەڵا وەکو تەشکیلاتێکی بەرپرس بە پێی دەرکی شەرایتەکە هەستا بە پارێزگاری لە کۆمەڵێک لەو دەستکەوتانەی کە خەڵک بە خوێن و بە کۆمەڵێک ئازار زیانی لە پێناودادا بوو ڕەنجی لە پێنادا کێشا بوو و
دەبوو لە دەستکەوتانە پارێزگاری بکرێت بە تایبەت دوای ئەوەی کە لە باقی شوێنەکانی دیکەی ئێران هێزی سەرکوتگەر و دواکەوت و کۆنەپەرستی وەکو ڕژیمی ئیسلامی هات بۆ سەرکار و دەنجی ئازادی لە هەموو ناوچەکانی ئێران خەفە کردبوو بۆ هێشتنەوەی ئەو دەنگە ئازادە بۆ بەردەوامبوونی ئەو شۆڕشە بۆ پارێزگاری لەو دەستکەوتانە کۆمەڵە ئەو تەلاشانی دەست پێکرد حضوری خۆی عەلەنی کردەوە و چووە ناودڵی خەڵکەوە لە پێناو ئارەزوەکانی خەڵکدا هەنگاوینا بەرژەوەندیەکی جیاواز لە بەرژەوەندی خەڵکی نەبوو ئەو سرفەن بە خاتری وەکو جەریانێک وەک تەشکیلاتێک لە بەرژەوەندی بەرتەسکی تەشکیلاتیدا کاری نەکرد لەکوێ خەڵک ئازاری بوو دەردی بوو ڕەنجی بوو پێویستی بە ڕەهنمود بە پشتگیری بە هیدایەت هەیە کۆمەڵە لەوێدا خۆی دیتەوە لە مەسەلەی بەرابەری ژن و پیاودا لە ستەم لەسەر ژناندا لە مەسەلەی هۆویەت بەخشین بە کرێکاران بە زەحمەت کێشان بە قشتێکە بەردەوام لە توولی ساڵانی ڕابردوودا ئەوانە ئێهمال کرابوون یا بێڕێزیان پێکرابوو یا لە هیچ کوێی کۆمەلگادا دەور و نەخشێکیان نەبوو ئەوانەی اعتماد بە نەفسی پێبەخشین جێگا و شوێنی کۆمەڵایەتی خۆیانی پێناساندن ئەوانە هۆکارهایەک بوون کە کۆمەڵا وەکو جەریانێکی خەڵکی وەکو جەریانێکی کۆمەڵاتی لە ناودڵی خەڵکدا بەردەوام خۆشەویست دەبوو و خەڵکی پێ پەیوەست دەبوو ئێمە لەسەر ئەو باوەڕێن هەتا ئێستاشی لەگەڵ بێت بەشێکی هەرە زۆری کۆمەلگای چی ئێران چە کوردستان خەڵکی کرێکار و زەحمەت کێشە وەک کۆمەڵە وەک جەریانێک بەپێی تعریفی لە خۆی دەکاوە زۆر سادەخانەش تا ئێستا لەسەری چ بکردەوە و چ بە دروشم و بەرنامە پێداگری لەسەر کردووە ئەوەیە کە بەرژەوەندیەکی جیاواز لە بەرژەوەندی ئەو توێژە کرێکار و زەحمەت کێش و ژنان و ئەو توێژەی کە بەردەوام لە جەرستەمدان نەبووە تعقیبی نەکردووە هەر بۆیە ئەو جەریانە زۆر زوو پێدەگرێت بەهێز دەبێت بە جریانێکی کۆمەڵایەتی ئەو جریانە کۆمەڵایەتیە کۆمەڵێک فەرهەنگ و نەریتی نوێ دێنێتەکایەوە فەزایەکی تازە دەخڵقێنێ بە کوردستان و لە سایەی کوردستانەوە بە مروری زەمان حتا تەئسیر لەسەر باقی شوێنەکانی ئێرانیش دادەنێ کاتێک کە شۆڕشی بۆی کە زۆر زوو بین بەسەر تاریخدا بگوزارین کاتێک کە شۆڕشی ژن ئازادی دەست پێ دەکات شۆڕشی ژینا دەست پێ دەکات هۆکاری ئەوەی کە زۆر زوو سنووری کوردستان ئێران و تەنانەت لە ئێرانی دەگوزارێ و سنووری وڵاتەکانی دیکەش تێپەڕ دەکات دەلیلی ئەوەیە کە کوردستان ئامادەجی ئەوەی بوو هەرکە چەخماخەی شۆڕشەکە لێدرا هەرکە فەزاکەی بۆ ڕەخسا تەواوی ئەو دروشمانەی کە لە توولی ساڵانی ڕابردوودا کۆمەڵەکاری بۆ کردبوو لە بەرنامەیدا گونجاندبووی لە ناو خەڵکدا بەکردەوە هەنگاوی بۆ هەڵگرتە بوو ئەگەرچی بەدەست نەهات بوون یا زۆر بەکەمی بە ئامانج گەیشت بوون بەڵام وێردی زمانی خەڵک بوون و فەرهەنگێکی شۆڕجێرانەی لە ناو خەڵکدا جێخست بوو کە ئەم فەرهەنگە شۆڕجێرانەیە بووە هۆی ئەوەی کە حرەکەتێک لە کوردستان دەست پێ دەکات ببێت بە حرەکەتێکی جێگای ڕێز خۆشەویست لە ناو خەڵکی ئێران و لە خەڵکی ئێران ئیستیقبالی لێ بکات بە پێچەوانەی تەواوی ئەو پرۆپاگەندانەی کە چواردەیە زیاتر ڕژیم و نیارەکانی دیکەی بزوتەوەی شۆڕجێرانی خەڵکی کوردستان کاریان لەسەر کردبوو باش سیمایەکی دیکە شێواز پێناسەیەکی جیاوازیان لە بزوتنەوەی شۆڕجێرانی خەڵکی کوردستاندا بوو شۆڕشی ژینا و حضوری کۆمەڵە و ئەو دروشمانی کە کۆمەڵە پەیگیری بوو بە شێ جیرانە کاری لەسەر کردبوون بووە هۆی ئەوەی کە سیمای واقعی شۆڕشی کوردستان شۆڕشی بەرحەقی کوردستان بە کۆمەڵانی خەڵک بناسێنێ خەڵک لەو ئەبهام و ترس و دڵڕاوشیانەی کە ئەمانە ئەو جۆری کە ناسەندراون ئەوە نین ڕەها کرد و تەنانەت هەتا ئێستاشی لەگەڵ بێت ئیدعای ئەوە دەکرێت و دەتوانین ئیدعا بکەین کە ڕێبەریەت و کاکڵی بەهێزی حرەکەتی ئەو شۆڕشە ئێستاش لە کوردستانەوەی و باقی شوێنەکانی ئێران لەو شۆڕشێکە لە کوردستان بە درێژایی تەواوی ئەو ساڵانە بووە ئێستا بە ئەوجی گەیشتووە لەم شۆڕشەدا ئەلگوو وەردەگرن ئەمە من پێم وایە حضوری کۆمەڵە گەورەترین تەئسیری لەو زەمینەدا بۆ ئەگەرچی حیزبودان و ڕێکخراو جەرانی سیاسی دیکەش بوون بەڵام وەکو کتم یەکێک لەو جەرانانەی کە متعهد بووە بەوەی کە
بەرژەوەندی خۆی لەگەڵ بەرژەوەندی خەڵک گرێبدا باوەڕی من تەنیا کۆمەڵە بووە. ئەوانی دیکە ئەگەرچی لە هەریەک نوێنەرایەتی چین و توێژێک دەکەن، بەڵام زۆر جار بیندراوەکە تا حەدی ساپسەوتاکردن بەسەر بەرژەوەندی عمومدا کاریان کردو لە پێناو بەرژەوەندی بەترسی حیزبایەتیدا. ئەگەر سەد و لەمپەرێکی دروست بوو بێت، ئەگەر ئێستا شعور و فەرهەنگێکی عمومیش سەرایەتی کرد بێت سەر ئەو حیزبانەی دیکە، پێم وایە لە ڕۆڵ و دەور و نەخشی کۆمەڵەوە دەتوانێت سەرچاوی. بەڵێ هاوڕێ هیوا گەڕینەوە لای ئێوە. ئەم شۆڕشە بەهۆی جەماوەری بوونی شعاری سەرەکی کە ژن ژیان ئازادیە، بەشداری ژنان کە خۆتان ئاماژەتان پێکرد و ئاڵوگۆڕێک ئەلەل خصوص لە کوردستانە ئیشارە پێ بکەین ببورین کە بەسەر عقلیەتی فکری و سیاسی کۆمەڵگای کوردستاندا هاوردووە شۆڕەشێکی چەپە. نەقشی کۆمەڵە وەکو هێزێکی چەپ لەم شۆڕەشەدا چی بووە؟ لە ڕاستیدا هەروە پێوە باسان کرد ئەم شۆڕشەیەکە لە تایبەتمەندیە بەرجەستەکانی کە پێشووتریش وتم مەسەلەی ژن بوو، یعنی ژن لە چەقی دروشم داواکاری و پێکهاتەی کۆمەڵایەتی ئەو جنبشە بوو. یعنی ژن بوون ئیتر جۆرێکی تر بوو لە خوێندنەوەی ژن بوون و مەسەلەی عەداڵەت و مەسەلەی بەرابەری بینی ژن و پیا. دیارە بەڕاستیەوە لە ڕەنگە لە ئێرانە شتێکی تازەوی، بەڵام لە کوردستانە پێشینەی هەبووە. وە کاکەریم بە دروستی ئاماژەی پێکرد، کۆمەڵە نەقشێکی گەورە و گرانی هەبوو لە کوردستانە بۆ ئەوەی کە مەسەلەی ژن یەکێ لە مەسەلە ڕۆژڤەکان بێ، یعنی هەمیشە لە چەقی خەبات و کێشمەکێشمی بەردەوامی خەڵکی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامیە بێ. کۆمەڵە ئەزمونێکی درێژی هەیە لە خەبات و بەرەنگاری لەگەڵ جمهوری ئیسلامی و تەنیا ڕەنگە جەریانێکیش بێکە لە ئێران و لە مەنتەقەشا توانی بێتی مارکسیزم بە معنای واقعی کۆمەڵایەتی بکاتەوانێ. یعنی ئەو ئیجتماعیکردنەوەی مارکسیزم بلەخرە خۆی لە هەناوی ئەحزابی چەپ و مارکسیستیە فعالیت مەسەلەی ژنانەوە مەسەلەی حقوق و بەرابەری ژنان هەمیشە ئەولەویەت بووە، یعنی وەکو مەسەلەی چینایەتی لە ئەولەویەتی ئەحزابی چەپ و مارکسیستە بووە. کۆمەڵەش بەدەر نەبووە لە واقعیەتە، بۆیە ژنان هەمیشە ڕۆڵ و نەقشێکی گەوران هەبوو لە کۆمەڵە و دیارە ڕابطەیەکی هەمیشە دیالکتیکی لە بینی کۆمەلگا و حیزبە هەیە. ئەگەر حیزب ئەیتوانی کۆمەلگای توانین تاسی لەسەر حیزبدانەوە بێتە پێگەیەکی ئیجتماعی بۆ ئەو حیزبە، لە عینی حاڵیشە ئەحزابیش وەکو عاملیەتی گفتمانها عاملیەتی گوتارەکان توانی ڕۆڵ و نەقشی خۆی بگەڕێ. مەسەڵەن کۆمەڵەوە بوو بەڕاستی فەرهەنگی بەرابەری لە کۆمەلگا جێخست و ئەو شتانە نەک ئەوەی هەر لە شعارا بێ لە دروشما بێ، بەڵکو لە مناسباتی ڕۆژانەی خەڵکە ئەو شتانە بینراوە. کاتێکە کۆمەڵە حزوری فعالی هەبوو لە کوردستانە، خەڵک ئەو شتانیان بە چاوی خۆیان نەبینی و لە عینی حاڵات دەستگایەکی گەورەی پرۆپاگەندەی کۆمەڵە کە بە ڕادیۆ و ئینتشاراتوانە کاریانەکە لەسەر ئەو مەفهومە. بۆیە کە مەسەلەی ژن خاوەن پێشینەیە، خاوەن شناسنامەیە لە کوردستانە و ئەم جنبشەش ئەبینی کە بە شعاری ژن ژیان ئازادی سەرهەڵەدا دقیقاً لە کوردستانەوە سەرهەڵەدا و هەوڵە تعمیق و قوڵی بکاتەوە مەسەلەی جنسێتی و مەسەلەی بەرابەری ژن و پیاو. و تەبەن دیارەوە لە ئێرانیشا جێکەوێ و لەژێر کاریگەری زۆر فاکتەرە لە ئێرانیشا ئەتوانێت ببێتە داواکاریەکی سەرەکی، ئەتوانێت بێتە گفتمانێکی سەرەکی. بۆیە کە من پێم وایە کۆمەڵە نەقشێکی گەورەی بووە، غیرە قابلی ئینکارە و یعنی ڕەنگە تەنیا جەرەیانێ بوو بێن نەک هەر لە ئاستی کوردستانە، بەڵکو لە ئاستی ئێرانیشە کە توانیوێتی بە معنای واقعی ئەم مەوزوعە و ئەم گفتمانە بەرێتە ناو لایەهای متەفاوتی ئیجتماعی ناو کۆمەڵگاوە. بابگەڕینەوە لای هاوڕێکەریم. هاوڕێکەریم دروشمی سەرەکی کۆمەڵە بۆ نەهێشتنی ستەمی نەتەوایەتی مافی دیاریکردنی چارەنووسە. ئەم دروشمە چۆن تەرجمە دەکەنەوە لەکیە دەنەوە؟
ئەزانی باسمان کرد کە کۆمەڵە دەور و نەخشیشی بووە. کۆمەڵە هەر لە سەرەتای دروستبوونیەوە خۆی بە جریانێکی چەپ و کۆمۆنیست زانیوە و لەو ڕوانگەیەوە هەموو مەوزوعەکانی خستۆتە دەستوری کاری خۆیەوە، ئەگەرچی وەکو جریانێکی چەپ و کۆمۆنیست یا سۆسیالیست مخاتبی ئەسلی ئەو کرێکاران بوون و لە پێناو بەدی هاتنی حاکمیەتێکی سۆسیالیستیدا خەباتی کردووە، بەڵام لە پەنای خەبات بۆ بەدەسەڵات گەیاندنی توێژی کرێکار و زەحمەتکێش یەکێک لە ئەرکە سەرەکیەکانیشی مەسەلەی خەبات لە پێناو ڕەفعی ستەمی نەتەوایەتیدا بووە. من دەتوانم ئیدای ئەوە بکەم کە زیاتر لەو جریانانەی کە پێناسەیان نوێنەرایەتی مەسەلەی نەتەوایەتی یالانی کەم خوان وا پێناسە دەکەن، بەڵام کۆمەڵە بەکردەوە لە توولی تەواوی ئەو ساڵانەدا زۆر سادقانەتر هەنگاوی هەڵی ناوەتەوە یا هەوڵی داوە بۆ ڕەفعی مەسەلەی نەتەوایەتی یا لانی کەم ڕێگا چارە بۆ چارەسەرکردنی کێشەی نەتەوایەتی. کۆمەڵە پێی وایەکە یعنی ئەوەی کە چۆن تەرجمە دەکرێتەوە، چۆن پێی وایە مەسەلەی مافی دیاریکردنی چارەنووس ئەمەلی دەبێت لەسەر ئەو باوەڕەیە کە هێزی بزواندنی حرەکەتێک لە پێناو گەیشتن بە دیاریکردنی مافی چارەنووس کۆمەلگایەکی دموکراتیک و ئازاددا کە ئینسانەکان کۆمەلگاکە مافی ئەوەی بێ چارەنووسی خۆی تەدا دیاری بکات، هێزی بزواندنی کرێکاران و زەحمەتکێشان و بزوتنەوەی ژنانە و پێی وایە ئەوانن کە دەتوانن ببنە باگراوەند هێز و محرەکی ئەو بزوتنەوەی لە پێناو گەیشتن بە کۆمەلگایەکی دموکراتیک ئازاد بەرابەر و لەوێژدا مەسەلەی نەتەوایەتیش بێتە گۆڕە بۆ مەسەلەی چارەسەری. بەردەوام لە هەموو کۆنگرەکاندا پەسەندکراوەی بووە لەو زمینێدا، ڕەهنمودی بووە، ڕاهکاری بووە. لە دوایین کۆنگرەدا کۆنگرێ هەژدە کۆمەڵە سەبارەت بە مەسەلەی نەتەوەیی یا چارەسەری مەسەلەی نەتەوەیی بڕیارنامەیەکی بووە لە کۆنگرێ هەژدا لەو زمینەیەدا. ئەو پێی وایە کە بە تایبەت ئێستاش لە شرایطێکداین کە ئەگەرچی لە کۆنگرێ هەژدەدا پێشبینی ئەو نەدەکرا شۆڕشێک بۆ شۆڕشی ژینا بێتە ئارا و ئاوازوو، بەڵام خوێندنەوەی ئەو کاتیشی وا بووەکە زۆر نزیک بووینەوە لە ئاڵ و گۆڕی کۆمەڵایەتی لەناو کۆمەلگەی ئێراندا، بۆیە زۆر پێویستە هەر لە ئێستاوە ئێمە ڕێگا چارەی واقعیمان بێ بۆ چارەسەری ئەو کێشەیە. بەدوای ئەوەدا بزوتنەوەی ژینا دێتە ئاراوە یا شۆڕشی ژینا دێتە ئاراوە، ئەو پێویستی و زەروریەتە زۆر زیاتر و جددیتر دێنێتە گۆڕێ. هەر بۆیە ئێمە پێمان وایە لەسەر ئەو باوەڕین وەک کۆمەڵە کە بەرژەوەندی نەتەوەی کورد، خەڵکی کورد، کرێکاران و زەحمەتکێشان و خەڵکی ستەمدیتوو بە گشتی لە کوردستان لەوەدایەکە خەباتی خۆی هەروەکو هەتا ئێستا هێناوێت لە خەباتی سەراسەری خەڵکی ئێران دانەبڕێت. تەنیا لە ئێراندا تەنیا نەتەوەی کورد نییە کە ستەمی لێ دەکرێت، نەتەوەی دیکەش هەیە، سەرنەویشتی ئەوانی دیکەش کەم و زۆر هاوشێوەن. بۆیە چارەسەری ئەو کێشەیە لە چوارچێوەیەکی بەرینتردا دەبێ خوێندنەوەی بۆ بکە، ڕاحەلی بۆ بدۆزیەوە. کوردستان جەزیرەیەکی داوڕاو نییە کە تۆ بتوانێت حەسارێکی بەسەردا پێشیوە لەوێدا پێت وابێ کە کێشەی کورد یا نەتەوەی کورد یا مەسەلەی نەتەوەی تێدا چارەسەر دەکرێت. بۆیە پێمان وایە کە لە ڕەوتی ئەم خەباتەدا کە دەتوری ئەو چەند ساڵمان درێژەی بۆ بەدەیان ساڵ و ئێستا گەیشتۆ بەلووتکەوە هیوادارین کە زۆر زوو بە سەرنجام بگات، پێمان وایە کە هاو خەباتی خەڵکی کوردستان لەگەڵ کۆمەڵانی خەڵکی دیکە هاوچارە نووسانی خۆی لە سەرتاسەری ئێراندا دەتوانێت زەمینە بۆ گەیشتن بە ئامانجەکانیان لە دوڕۆژدا زۆر نزیکتر بکاتەوە. ئێمە پێمان وایە کە لە جامعەیەکی ئازاد و دموکراتیک و ئینسانیدایەکە تێیدا دانیکەم ئێعتراف دەکرێت، دان دەندرێت بە حەقی چارەنووسی هەموو میلەتەکاندا، بە هۆویەتیاندا، بە ماهیەتیاندا، بە پێناسە و زمان و فەرهەنگیاندا، کلتوریاندا. بۆیە ئەو کاتەیەکە
ئەگەر تۆ هەوڵ بدەیت بە هاوخەباتی لەگەڵ کۆمەڵانی دیکەی خەڵکی ئێران دەسەڵاتێکی ئاوە لە ئاستی ئێراندا بە وسەتی ئێران بێنێ سەرکار کە تێیدا ئەو مافانە لە قانون یا یاسای بنەڕەتی دواڕۆژی ئەو وڵاتەدا دانی پێدا بگونجێەوە بەکردەوە دەربێن تەلاشیان بۆ بکرێ من پێم وایە هیچ کام لە نەتەوەکان بەرژەوەندی خوان لەوەدا نابینن کە جودا بنەوە یا دا ببڕێن وەکو جەزیرەیەکی دابراو خوان تعریف بکەن ئەگەرچی بە معنای واقعی حەلی کێشەی نەتەوەی چ بۆ کوردستان چ بۆ هەر کام نەتەوەکانی دیکرد گەیشتن بە مافی سربەخۆییە و ئێمە تا ئەو ئاستە داکۆشی شێرگیر و جددی دەکەین لەوەی کە خەڵک بۆی هەیە دەنگ بدا بە جودابوونەوەی خۆی لە چوارچێوەیەک ئەگەر ئێمە باسی کوردستانی ئێران دەکەین لە چوارچێوەی ئێران بەڵام لە شرایی تێکدا کە دەسەڵاتێکی ئینسانی کە تێیدا مافی هەموو لایەنەکان وەک یەکسان ڕەچاو دەکرێت و صرفەن بە خاتری مەسەلەی زمانی فەرهەنگی کلتوری مەسهەبی یا هەر تەفاوت و جیاوازەیەکی دیکە تەبعیز قایل نابن ستەمی لێ ناکرێت و ناکەوێتە ژێر چەوسانەوە پێکەوە ژیانی چ خەڵکی کوردستان و چ لایەنەکانی دیکە وەک نەتەوە لە ناو نەتەوەکانی ئێراندا لە بەرژەوەندی هەموو لایەنەکاندا دەزانین بەڵام ئەگەر قەرار بێت لە دواڕۆژی ئەم خەواتەدا خەڵک بەو ئامانجە واقعی خۆی نەگات پێمان وایە یا تەوسیە دەکەین کە بەرژەوەندی خەڵک لە جیابوونەوە لە ئەو سیستمە ئەگەر سیستمێکی سەرکردگەر و چەوسەنەر بێ هەروەکو سیستمەکانی دیکە ڕابردوو بۆیە تەلاشی ئێمە ئەوەیەوە سادقانە کارمان بۆ کردو ئێمە پێمان وان نییە کە ئەو جۆری لایەنەکانی دیکە نوێنەرایەتی دەکەن سات و سەودا بەسەر مەسەلەی نەتەوایەتی مەسەلەی نەتەوایەتی یا دروشمی مەسەلەی نەتەوایەتی لەباری ئەساسیەوە بۆ سات و سەودا بۆ هەڵخراندنی ئەساساتی خەڵک و بەسەریەوە سات و سەوداکردن و بەرژەوەندی تەسکی حیزبی یا گروپی تێدا بەڵێ دەستان خۆش بێ هاوڕێ کەریم با نەزەری هاوڕێ هیواش بزانین چارەسەری کێشەی ستەمی نەتەوایەتی بەڕەسمی ناسینی مافی چارەنووس لە ئێوە بژنەفین زیاتر لە ڕاستیە لە کوردستان دیارە کاکەریم ئاماژەی بە خاڵی زۆر دروست و بەجێ کرد لە کوردستان ئێمە ساڵی 57 دوای ئەوە کە بینی بەنەوەی کوردستانەکەوێتە کۆنتترۆڵی هێزە کوردیەکانەوە کەوێتە دەست خەڵکی کوردستانەوانێ و دواتر درێژەی ئینقلاب لە کوردستان ئابێ و حتا باز سدووری ئینقلاب بۆ شوێنەکانی ترکرێ کوردستان وەکو سەنگەری ئازادیخوازی لە ئێرانە ناوی لێ ئەبرێ دیارە لە حقیقەتە خەڵکی کوردستان بۆ نمونە لە خەڵکی ئیسفان پێشکەوتوتر نەبوون لەباری ئیجتماعیە لەباری فەرهەنگیەوە بەڵام لە کوردستانە فاکتەرێک هەبوو لە کوردستانە واقعیەتێ هەبوو کە ڕەنگە لە شوێنەکانی تر نەبوو بێ لە شیراز نەبوو بێ لە ئیسفان ئەویش مەسەلەی ستەمی ملی بووە ستەمی ملی ستەمێکە کە لە ئێرانە بە درێژایی 100 ساڵی ڕابردووە مەوجود بووە یعنی لە تاریخی مۆدێرنی ئێرانە بووە و تا ئێستش بەردەوامە بۆیە خواست بۆ حەلی مەسەلەی ملی و بۆ نەهێشتنەوەی ستەمی ملی یەکێ لەو بابەتانە بووە کە هەمیشە لە کوردستانە ئالتەرناتیوی جیاجیایی هەبووە جوابی جیاجیایی هەبووە و دیارە کۆمەڵەش وەکو یەکێ لە حیزبەکان هەمیشە جوابی مشخصی خۆی هەبووە بۆ مەسەلەی حەقی تاعینی سەرنوێژ مەسەلەی مافی چارەی خۆنووسینی اتفاقاً ئەمڕۆ من تماشای کە هینیان بەرنامە بوو باسی ئەو سەیری و مناقشەی بینی لێنین و ڕۆزا لێکزامبۆرگ لەسەر مەسەلەی لەهێستان کە مەسەلەی حەقی تاعینی سەرنوێژ دیارە لێنین وەکو نامیلکەیە باسیەکە ئیشارە بە خاڵێکی زۆر مهمەکە و تەشبیهێکی زۆر جالبەکە کە من پێم وایە تا ئێستش هەر زیندووە و ئەتوانی ئیسفادەی لێ بکرێوی ژەوەیە لێنین ئەڵێ مەسەلەی ستەمی ملی و مەسەلەی حەقی تاعینی سەرنوێژ بۆ نەتەوە جیاجیەکان و کەمە نەتەوەکان لە ناو جوغرافیایەکە دقیقاً وەکو مەسەلەی هاوسەرگیری و مەسەلەی تەلاق بووایە یعنی لیا باسی لێکە ئەڵێ ئەگەر مەسەلەی تەلاق نەبێت لە زەناشویە لە هاوسەرگیریە تۆ بینی ئەوە ئیترە وەختێ تۆ بێ قایل بە شتێ بە ناوی تەبعیز و
ستەمی سیستماتیک بەرامبەر بە ژنان بیت کە تۆ حەقی تەلاق پێنەیەوە. دیارە لە جوابی ڕۆزا لێکزامبورگ کە ئەو دفاع ناکە لە حەقی تاینی سەرنوێژ باسیەوەکە و دواتر باس لەوەژەکە ئەڵێ اتفاقاً ئەگەر هەر لەو هاوسەرگیریە حەقی تەلاق هەبێ اتفاقاً ئەڵێ ئەو ژنە یا ئەو پیاوە زیاتر متعاهد دەبن بۆ ئەوەی کە لەو ژیانەیە بمێنەوە. ئەو ختێ مانەوەیان مانەوەیکی دڵخواز بێ ئازادانە هەبێ. بۆ مەسەلەی نەتەوەکانیش کەمە نەتەوەکانیش دەقیقەن هەرو شتە واقعیەتی هەیە. یعنی ئەوەی کە ئێستا بۆ نمونە کورد لە ناو جوغرافیایە بە ناوی ئێران یا بەلوجیا فڵان بەڕاستی انتخابێکی داوطەڵەبانە نەبووە، واقعیەتێکە. بەشێ بۆ نمونە مارکسیستەکانی تورکیا یعنی حتا تورکەکانیشیان لە دەیەی 40 و 50 بەملاوە بەردەوام تۆریزەی ئەوەیان کردووە کە ئەوەی لە کوردستانە هەیە بەڕاستی ئستعمارە و کوردستان داگیرکراوە، ئەوان وەکو کۆڵۆنی ناوی لێبن. و مەسەلەن بێشکچی بۆ نمونە باس لە کۆڵۆنی نێودەوڵەتیەکە، باس لە ئستعماری نێودەوڵەتیەکە بەرامبەر بە کورد کاتێک کە کورد دابەشت کراوە بەسەر چەندین وڵات و باسی ئەوە کاکاڵی هێز و توانە و قدرەتی تورکیە بۆ نمونە و باسی تورکیاکە لە ئەنباشتی سەروەت و سەرمایی کوردستانەوە سەرچاوی گرتووە. بۆیە لە ئێرانیشە دقیقەن ئەو شتە بە قدرەتی خۆی باقیە. بەڵام بۆ ئەوەی کە کۆمەڵە جوابی قاتع و ڕۆشنی بووە بە حەقیقەت ئەرکی حەلی ستەمی ملی بەڕاستی ئەرکی سەرەکی مارکسیستەکانە و لە هەموو دنیا شەروە بووە. تۆ لە تەواوی جونبشای ڕزگاری بەخش لە ئەفریقا و خاوەرمیانەوە تا ئەگاتە ئەو سەری دنیا لە دەیەکانی ڕابردووە بەتایبەت ئەو دەی دوای جەنگی جیهانی دووەمەوانە کە مەسەلەی ڕزگاری و مەسەلەی ڕزگاربوون لە ئێستعمار لە دەستوری کاری نەتەوەکانە بوو. تۆ ئەبینی مارکسیستەکان ئاڵا هەڵگرت و پێشەنگی ڕەفعی ستەمی ملیە و مەسەلەی ڕزگاربوونی ئەو نەتەوانە بوون. لە کوردستانی شەهر وایە بەڕاستی کۆمەڵەیەکی لەو حیزبانە بووە کە هەمیشە مەسەلەی حەقی تەعینی سەرنوێشتی بە حەقی بێ ئەملا و لای خەڵکی کورد زانیوە و مافی ئەوەی یعنی ئەو مافەی بە خەڵکی کورد داوە کە دیاری بکە کە ئایا ئەوێ لە ناو خۆی ئێرانە ئەو ڕەنگە وەکو تەرحێکی سپای خۆی باوەڕی بە شتێ بێ بڵێ ئێمە پێمان باشەوە بکەن یاوانەکەن، بەڵام پێشوەخت وە مقدمە ئەوەی بە ڕسمیان ناسیوە کە حەقی تەعینی سەرنوێژ حەقێکی ذاتی خۆتە، حەقێکی تەبیعی خۆتە. بۆیەکە من پێم وایە ئەحزابی ڕاست و ئەحزابی بورژوا لە کوردستان لە هەموو دنیا شەروە بووە هەمیشە یعنی مەسەلەی ملیان بۆ مەسەلەی معاملات بەکارهێناوە، بۆ مەسەلەی سات و سەودای سیاسی بەکارهێناوە. مەسەلە متفەکرێکی فەڕەنسەویە پێم وابێت زاوای مارکس بووە باسی لێکە مەسەن هەل لە فەڕەنسەش دەقیقا حاڵەتێکی وا پێشاتوە کاڵێ ئێمە وەرە کارنامەی تەواوی ئەحزابی ڕاست و ناسیۆنالیستیان وڵاتە بین بخێنە بەردەستمان سەیرەکەین لە هەر شوێنێکە ئیمتیازێکی پچکۆلە بەنەفعی ئەو حیزبەیە ئەو گروپە دراوە ئەوان تەواوی ئەو مەسەلانی کە پەیوەندی بووە بە حەق و حقوقی ملی و خەڵکەوە پشپیان خستووە و لایەن خستووە و ئیمتیازەکەیان وەرگرتووە. بۆی لە کوردستانیشە دقیقەن هەرو شتەیە. ئێمە بینیمان ئێمە اتفاقەن تەجروبەی ئەوەشمان هەیە لە جوغرافیا جیاجیەکانی کوردستان کە ئەحزابی ڕاست چۆن مامەڵەیان کردووەوە چۆن بەرخوردیان کردووە لەگەڵ مەسەلەی ملی. بۆیەکە من پێم وایە ئەو مەسەلە وشیارێکی زۆر زۆر تایبەت دەخوازێ بەتایبەت لە لای ئەوانەوە کە فعالی سیاسینە و جوانانەی کە لە خیابانەکانە حاضرن گیانی خۆیان نەبەخشن بۆ شۆرشانە ئەویش ئەوەیە کە بەڕاستی ئیعتماد نەکرێ بە هەموو ئەو ئالتەرناتیڤ و شعارە جیاواز و ڕەنگا و ڕەنگانەی کە لە کوردستانە هەیە. بۆیەکە من پێم وایە مەسئولیەت و حەقی واقعی حەلی مەسەلەی ملی لای کۆمۆنیستەکانە و لای بەشێوەی دیاریکراوی لای کۆمەڵەیە و من پێم وایە تەنیا جەرەیانێکی شەکاتوانێ جوابێکی دروست و قاتع و ڕۆشن بە حەلی مەسەلەی ملی بداتەوە. بالاخره ئێمە لە کوردستان شتێ بە ناوی پرسی کوردیشمان هەیە، یعنی خەڵکانێکی زۆر هەن کە لە چوارچێوەی لە دەرەوەی گفتمانی ستەمی نەتەوەیی کارەکەن و ئەوان قاعیل بە بابەتێ بە ناوی پرسی کوردن، یعنی ئەوان مەسەلەی سەربەخۆیی لە ئەولەویەتی خۆیان هەیە.
بۆیە کە من پێم وایە بزوتنەوەی کوردستانیش بە هەوڵ و کۆشی ئەحزابی چە بۆ لەسەروی هەمویانەوەی کۆمەڵە توانیوەتی هەنگاوی زۆر گرنگ ببینێ ئێمە بینیمان بەتابێت لە بزوتنەوەی ژینا لە شۆڕشی ژینایە مەسلەی ملیەتەکان و مەسلەی ئتنیکەکان دووبارە بووە ڕۆژە بووە ینی بووە مەوزوعێ وەکو مەوزوعی ژن کە قسەی لەسەر کرێەوە قسەی لەسەر کراوە و من پێم وایە خەڵک ئەبێ اعتماد نەکەن بە هەموو ئەو ڕاهە حل و چارەسەرانەی کە لەلایەن ئەحزابی متەفاوت و ڕەوتای سیاسی متەفاوتەوە هەیە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ کەریم لە کاتێکدا بە 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی کۆمەڵە و کار و چالاکیەکانی کۆمەڵە نزیک دەبینەوە کە شۆڕشی ژینا پێناوەچە نێو پێنجەمین مانگی خۆیەوە و ڕژیم لەم قۆناغەدا تووشی قەیرانی سیاسی ئابووری و کۆمەڵایەتی قوڵە لەم قۆناغەدا ئەرک یا چی دەخوازرێت لە هەڵسوڕاوان و لایەنگرانی ئەم حیزبە؟ ئەوەی کە دەتوانم ئاوا بڵم زۆر خۆلاسەوەی کە تا ئێستا کردوویەتی بەڕاستی چ لایەنگران و چ کۆمەڵە وەکو تەشکیلات بەڵام بۆی کە وردی کێنەوە کە دەبێت چی بکرێت بە باوەڕی من هەرکە سەرێکیەکان ئەوانن هەروەکو باسی مەسەلێنێتەوەیەتی کراوە پێمان وا بوو کە هەرکە قورسەکەی زیاتر و زۆریش بە دروست لەسەر شانی هێزە چەپ و کۆمونیستەکان لەوانە کۆمەڵەیە مەسلەی ئەم تێپەکردنی ئەم دەورەیەش وە گەیشتنی یا گەیاندنی ئەم ئاخێزە شۆڕژگەڕانەیە بە سەرکەوتنی واقعی و گەیشتن بە هەموو دەستکەوتەکانی یا ویست و ئارەزوەکانی ئەوەیە کە کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران وەک جەریانێکی چەپ بە ئەرکی خۆی هەڵبستێت کاری ئاگاهگەری بکات کاری ڕێخستن بکات هەروەکو لە تەوسیەکانیدا لە ڕەهنمودەکانیدا بەردەوام ئەوە تەوسیە دەکاکە ئەم شۆڕشە هەروەکو باسکرا لە ناو قسەکاندا کاکیوار زۆر بە دروست باسی کرد جریانێکی بە تەواوی ڕادیکاڵە و زەمینەی ویست و خواستی جریانی چەپی بە شێوەیەکی بەرچاو تێدا دەبیندرێت و پێمان وایە کە لە درێژەی ڕەوتی خۆیدا دەتوانێت بگات بە ئامانجەکانی بەڵام مەرجی هەیە مەرجەکانی ئەوەن کە وێڕای تەلاش و کۆششی چ لایەنگران و هەڵسوڕاوانی چەپ و کۆمونیست و لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمونیست لەناوەوە و چێ جریانەکانی چەپ لە دەرەوە وەکو ئۆپۆزیسیۆن بە ئەرچی خۆیان هەستن ئاگاهگەری بکەن هۆشداری بە خەڵک بدەن کاری ڕێخستن بکەن لەو پێناوەداوە هەروەکو مەسلەی نەتەوایەتی پێماوا بوو زۆر گرێدراوە بە مەسلەی سەراسەریەوە بۆ چارەسەرکردنەکەی گەیشتن بە سەرکەوتنی ئەم شۆڕشە چ لە کوردستان و چ لە سەرتاسەری ئێران لە یەکگرتووی و ئیتحادی یەکپارچەی ئەم کۆمەڵانی خەڵکی ئێراندایە ئەوە پاراستنی ئەو ئیتحادێک کە هەروەکو تا ئێستا خۆشبەختانە بێنراوە و درێژە پێدانی یەکێک لە ئەولەوێتەکانە لە پەنایدا هۆشداریدان و ئاگاهکردنەوەی هەڵسوڕاوان لە مەترسیەکان لەوەی کە ئەو هێز و لایەنانەی یا ئەو کەسایەتی و لایەنانەی کە ئەو شێوە نۆرماڵ و بەردەوامبوونی ئەم حرەکەتە لە بەرژەوەندیاندان نییە و هەوڵ دەدەن بۆی کە لە ناو خەتدا دووچاری دابڕانێکی بکەن لەم شرایطەی کە شۆڕشەکە تا ڕادەیەک دامبرکاوەتەوە لە سکووندا بەسەر دەبات ئیستفادە بکەن خەڵک وەربگرن بۆ ئەوەی کە خەڵک وانمود بکەن کە خەڵک ئەرچی خۆیان بەڕێوە بردووە کاری خۆیان کردووە و باشاوان پسنەوە ماڵێەوە ئەمان بە شێوەیەکی دیکە تەسمیمیان بۆ بگرن و ئەم جار ئەرچی سەرشانی ئەوانە بۆیە ئەو هەوڵانەی کە ئەوان دەیدەن دەتوانێت مەترسی بێت ئەگەر چی خۆشبەختانە هەتا ئێستا دەنگدانەوەی نەبووە ئەو دەنگانە ناو کۆمەلگادا و هەروەکو کاکیواش باسی کرد هەموو دروشمەکان ئەوە دەگەیەنێت کە هەوڵی ئەمانە دەتوانێت هەوڵێکی زۆر نەزۆک و لاواز بێت بەڵام لە هەمان حاڵیشدا بە دەلیلی ئەوەی کە زۆر بەداخەوەم لە توولی مێژوودا جەریانی چەپ ئینسان ئازادی خواز و بەرابەری خوازەکان هەمیشە بەر خلاف و
بە پێچەوانەی ڕەوتی ڕووداوەکاندا حرەکەتی کردووە، وەک بڵێن بەرعکسی حرەکەتی ئاو حرەکەتی کردووە. بۆیە زۆر یەک لەلایەنە ناسیۆنالیست و لیبرال و ڕاستڕەوەکان لە بەرابەریدا سەد دروست دەکەن، هەوڵ دەدەن کە پێشڕەوی ئەم حرەکەتە کە تا ئێستا ماهیەتی خۆی ئاوانیشان داوە پێش بەوە بگرن لە بەرژەوەندیاندانیەوە ئەوە بەلارەدا برن بە جۆرێکی دیکە لەسەرەوە سەودای لەسەر بکەن و هەر ئێستاش جموجۆڵەکان دەبینین نمونەیان لە سەڵتەنەت تەڵەبەکانەوە لە ناسیۆنالیستە تونڕەوەکانەوە شوێنستەکانەوە و هەتا لە ناو خۆی ڕژیمیشدا کە دووچاری جۆرە شپرزەیی و هەڵوەرین بووە لە هەڵوەرینەکاندا کەسی بە موسەوی خۆی دەردەخاوە ئێستا دێت پاڵ حرەکەتێکە تەنانەت ئەویش بە زۆری لە زۆرەکان لە ڕژیمی ئێستای کۆماری ئیسلامی دەگوزەرێ و پێشنیاری دیکەی هەیە. بۆیە هەموو ئەو هەوڵانە ئەگەر خەڵک هوشیار نەبن بە زیانی پێشڕەوی ئەم شۆڕشە و گەیشتن بە ئامانجە واقعیەکانی. هاوڕێ هیوا وەکو دواپرسیار ئەگەر دەنگی من ببیستن هاوڕێ هیوا بڵێ وەکو دواپرسیارم هەدەفی کۆماری ئیسلامی و خامنەی لەو بڕیارێکە بۆ عەفوی عمومی دەست بە سەرکراوان داگیە لەم قۆناغی ئێستادا چییە؟ بەتایبەت ئەم قۆناغە کە ئیسلاح تەڵەبەن بەیانیان داوە بۆ بەرگوزاری ڕەفراندوم و تەغییری قانونی ئەساسی. لە ڕاستیدا بۆ مەسەلەی و عەفوی بە ئیسلاح ڕاهبەریە نامەیەکی فعالی سیاسی لەیلا حسێنزادەم بینی و ئاماژەی بە خاڵێکی زۆر دروست کرد بۆش مەسلەی مدیریەتی سیاسی و ئەمنیەتی، یعنی باسی لەوە کردبوو کە حەجمێکی وەسیع لە دەستگیرکراوان لە زیندانە خەریکن مەفهومێ بە ناوی مقاومت لە ناو زیندانە بەرهەمدێن، یعنی وەکو جامعەیەکی گەورە لە ناو زیندانە خەریکە، یعنی دەنگی زیندان ئەبێتە دەنگێکی جدی لە ناو ئەو جنبشەیە. بۆیە بە نەوعیانەوێت تعدیلی ئەو شتەکەن. ئەو نەزەری وایە ڕەنگە بکرێ ئەوە وەکو پاشەکشەیەکیش و گۆڕینی تەوازنی هێز باسی لێ بکرێ. من نازانم چون بلەخەرێمە ئاگادار نین لە وردەکاری ئەو بڕیارە کە چۆن کراوە، ئێمە دیارە وەکو تەحلیلێکین نازانین ئایا واقعاً چی ڕوویاوە بۆچی کە مەسەلەن عەفوێکی لەو شێوە دراوە. بەڵام ئەوە دڵنیام من باڵێ ئەو کەسانی کە گیرا بوون چون بەشێکی زۆریشیان ئازاد بوون، بەڵام من مطمئنم لەژێر فشار ئەو کارە کراوە، یعنی بە هیچ شێوەی دڵخوازانە نەبووە چون ماهیەتی جمهوری ئیسلامی بۆ هەموو کەس معلومە وەختێکە لە عەرزی 4-5 مانگە 500 نەفەر بە شێوەی ڕاستەوخۆ لە خیابانەکە نەپوژێ تەکلیفی مشخصە، تەکلیفی ئەو دەسەڵاتە مشخصە. بۆ مەسەلەی موسەوی وانجی بەڕاستی من پێم باشە مەسەلەی موسەوی لە ئیسلاح تەڵەبەکان جیاکەمەوە چون لە پرسیارەکەی ئەوەیە باسی موسەوی و ئیسلاح تەڵەبیشی تیا بوو، یعنی موسەوی بە نەوعی دابڕاوە لە جەبهەی ئیسلاحاتە لای ئەوەی کە پێیان ئەوترێ ئیسلاح تەڵەبی دەوڵەتی لە ئێرانە لە درێژەی ئەو پرۆسەی ڕیزشەی کە لە ناو جمهوری ئیسلامی بووە لەژێر فشاری ئاخێزی جەماوەریە ڕیزش ڕوویاوە لە جمهوری ئیسلامیەوە تەبعەنەوە لە ناو ئیسلاح تەڵەبانیشان ڕوویاوە. بۆیە لە ئیسلاح تەڵەبەکان بەشێکیان ئێستا عەمەلەن بوونە سەرنگونی خواست و بەشێکی شێندەرە هەر لەسەر ئەو کای کۆنەڕۆن و خوازیاری کارکردن لە چوارچێوەی قانونی ئەساسی ئێرانان. مەسەڵەن هەردوای ئەوەی کە موسەوی پەیامیدا تۆ خاتمی ژەبینی کە پەیامەیە داوای بەکردەوە دەرهێنانی دروست و واقعی قانونی ئەساسی یا یاسای نەڕەتی ئێرانەکە، یعنی قایل مەفهومێ بە ناوی گوزاری یا ڕووخانی جمهوری ئیسلامی نییە. بەڵام موسەوی حەقیقەتەن یعنی ئەبینرێ جیاواز لەوەی کارنامەی چی بووە چی کردووە چۆن بووە کە بە نەوعێ دابڕانی ئەبینرێ لە ناو چوارچێوەی سیستەم، یعنی ئەوە واقعیەتێکە خۆ ناکرێ ئینکاری بکەین. بەڵام بە شێوەی گشتی من لە کۆتاییە ئەوە بڵێم کە لە واقعدا لە ئێرانە خواست و مطالبات و ئارەزوەکانی خەڵک و سەطحی تەوەقوعی خەڵک لە زندگی لەگەڵ توانا و زەرفیەتەکانی جمهوری ئیسلامی یەک ناگرێتەوە و تۆ بینی جامعەی ئێران لێوە و لێوە لە شکافی اجتماعی، لە شکافی اقتصادی و مەسەلەی طبقاتی، یعنی ئەو جیاوازەیە کە لە بینی طبقاتی جیاوازەیە ئەکسەریەتی قاتعی خەڵک خەریکن
ئەڕۆن بەرەو تەبەقەی ستەم لێکرا و مەحرومی جامعە. ئەمە لایەنێکی مەسەلەی تریشی مەسەلەی گۆڕانێکە کە لە نەهادی اجتماعیەکانە لە ئێرانە دروست بووە. بەڕاستی ئۆلگوی ژیان گۆڕانی بەسەر هاتووە لەژێر کاریگەری کۆمەڵێ پارامتری وەکو مەسەلەن دەستڕاسی بە دنیای ئازاد و ئینتەرنێت و ئەم شتانە نەوعی ژیانی خەڵک و بیرکردنەوەیان و تەوقعیان لە زندگی گۆڕاوە. جامعە لەو حاڵەتە سنەتی و لەو ئۆلگووەی کە جاران پەیڕەوی ئەکرد دەرباز بووە. مەسەلەن تۆ لە تەواوی حرەکەتە سیاسەکانی ڕابردووی ئێرانە سیرکەی ناڵم کوردستان تۆزی جیاوازە ئەبینی مارکی مەسەبی پێوە بووە، مارکی ئیسلامی پێوە بووە، بەڵام تۆ نابینی لە ناوم حرەکەتەیە تەنانەت یەک نقطەی چکۆلا حتا لە سیستان و بەلوچستان کە بەنەوعی لەژێر کاریگەری ئیسلامی سیاسی بووە لەوێژە بینی شعارەکان جۆرێکی ترە، ڕەفتارەکان جۆرێکی ترە. بۆیە کە ئەو تەغییر لە ئۆلگوی ژیانی خەڵک بەڕاستی یەکێ لە تایبەتمەندەکانی ئەمڕۆ جامعەی ئێران و مەسەلەیەکی تر کە زۆر مهمە مەسەلەی کەم ڕەنگبوونەوە لە بین چوونی ئیقتیداری اجتماعی مەسەبە. مەسەب ئەو ئیقتیداری نەماوە. پێشووتر ئەگەر کەسێ بە ناوی مەرجەعی شیعە پەیامێکی بیایە ئەو پەیامە فەسڵ الخطاب بوو، یعنی کۆتایی بە هەموو شتێنە بەتایبەت لە ناو بۆ نمونە لە مەرکەزی ئێران لە شاری گەورەکان. بەڵام ئێستا دەردی فارسەکان ئەڵێن بەنەوعی تەڕیان بۆ خۆت ناکەن، ئەسڵەن کەس حسابیان بۆ ناکە. بۆیە نەوعێکی تر لە ژیان و حقیقەتیش جمهوری ئیسلامی بەو ئیدۆلۆژیەی بەو جەهانبینەی بەو وەزعیەتی بە هیچ شێوەیە توانای جوابدانەوە بەم داواکاریانەی نییە، بەو زەرفیەتی ئەوەی نییە. بۆیە ئەم شتە ناکۆکم پێم وایە گوزار ڕاپەڕین و دەربازبوون لەم سیستەمە لە دڵی ئەو شکافە دێتە دەرەوە. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە بەدەخەوە کاتمان نەما زیاتر لێ دوان بکەین. زۆر سپاسکە بەشدار بوون هاوڕێی کەریم ئەمانی ئەنجامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەوە هاوڕێی هیوا سەلیمی هەڵسوڕاوی سیاسی. سپاس بۆ ئێوە شەوێکی خۆشتانە کاتێکی خۆش. زۆر سپاس. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون بە هیوای ئاسۆیکی کەش. شانی کۆمەڵە ژن و لاوی لاگەڵە شۆڵە
وەرن دوژمن لەم دەمە تووشی گەلێک ئەسکەمە ڕاستە تاریکی چڕە بەڵام هیواش بەڕگەڕە هەڵکەین مۆمی ڕزگاری لاشەری کوردەواری شان بە شانی کۆمەڵە خەڵکی کوردی داگەڵە شان بە شانی کۆمەڵە خەڵکی کوردی داگەڵە شریکێنین بە شادی هەڵکەین ئاڵای ئازادی شان بە شانی کۆمەڵە بەهارانی داگەڵە شان بە شانی کۆمەڵە بەهارانی داگەڵە كاسني ساتاويني من دلو فيك لو بارنا كدريايك بادي ديني من شمالي مو شمالي هذا الشني بسوزتا دامو بهار رافي داجين كاري وراتا كم باو من جيلمو موجيلمو دوايا زران أولي فجان نيسان وانتر تهاويب ميلي مواد ورا نجان خيلي مواد ورا نجان خيلي مواد ورا نجان سواي باوك كجراو مستر زيني بتسا من بسوستيلا والسينا باقين ترم لو هناسا من باورهم كوما لزام ديري زميد دلرزنم شيو كنان لا بندنم هموديان هاجنم دهاجنم من رونكي يا سجنم وقتا ودم بوجه دستان من شورشي مادرسونا كي كردستان مادرسونا كي كردستان مادرسونا